ئێوەرەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی ئەمڕۆ دەی فێبریوەری 2022 پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە بزوتنەوەی کرێکاری و دۆخ و خەباتی ئەمچینە. سەرەتا سەبارەت بە لانیکەمی موچە و بە دیاریکراویش ئەو بڕیارەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ دیاریکردنی لانیکەمی موچەی کرێکاران گفتوگویەکمان دەبێت. پاشان سەبارەت بە مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز گفتوگویەکی ترمان دەبێت و لە کۆتا بەرنامەکانی ئەمڕۆژماندا سەبارەت بە مانگرتنی شۆفێرانی ترێلەکان و ئەو ڕووداوانی کە لە بەرامبەر ڕێنماییەکان و ڕێگیرەکانی کۆرۆنادا هاتوۆتە پێشەوە دەکەنەدا گفتوگویەکی ترمان دەبێت. لەگەڵمان بن و بینەری بەرنامەکانی ئەمڕۆمان بێت. مەڵێ بینەرانی ئازیز هەرۆک لە سەرەتادا ئاماژەم پێدا کە یەکەم بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە لانیکەمی موچەی کرێکاران و بە دیاریکراویش ئەو بڕیارەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ لەم پەیوەندەدا گفتوگویەکمان دەبێت لەگەڵ جەمال موحسین سەرنووسەری گۆڤاری دیدگای سۆسیالیستی. جەمال موحسین ئەم کاتت باش و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤیدا. ئەم کاتی تۆ هەموو بینەرانی پێشەنگ تیڤی باش. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دیاری کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا کە لانی کەمی کرێی کرێکاران لە مانگێکدا 350,000 دینار کەمتر نەبێت و بۆ ئەوانەی کە بە سەعات کاریش کار دەکەن 2500 دینار نەبێت. بە شێوەیەکی گشتی بپرسم ئەم بڕیارە چی شتێکی لە پێشەوەیە و بۆچی ئەم بڕیارە دەرکرا؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە هەر کاتێک یاسایەک یاخود بڕیارێکی وەزارەتێک حکومی دەرەچێت لە پەیوەند بە مەسەلەیەکی دیاریکراوە کاریگەری ئەو هەلومەرجێکە کە ئەو وەختە ئەو کۆمەڵگا بە خودی حکومەت و دەسەڵاتی پێێ ئێمە شایدیەوە هەین کە لە چەند ساڵی پێشووە دەسەڵات دەرگیری قەیرانێکی قوڵی ئابووری و حتا سیاسی و ئیداری بووە بێتوانە بۆ لە وەڵامدانەوە بە مەسائیل و پێداویستیەکانی ژیانی خەڵکی خزمەتگوزاریەکان لە تەندروستی و بگرێت هەتا پێداویستی ڕۆژانەی خەڵک و پاک و تەمیزی شار و ئاو و کارەبا و چی لەلایەک و لەلایەکی کەشەوە بەڕاستی ئەو قەیرانە ئابووری کە تیا بوون بۆ ئەوەی کە بەشێکی لەسەر خۆیان کەمکەنەوە وەک هەمیشەوە وەکو هەر دەسەڵاتی کتری بۆ ژوای کە لە ئاستی جیهانی شاوایان کردووە دەستیان کردو بۆ هێرشکردن بۆ سەر خەڵکی کار و زەحمە چێش و ئێمە شاهیدیەوە هەین لەم هەلومەرجێم چەند ساڵی پێشووە بەڕاستی دەسەڵات لە کوردستانە هێرشەکانی خۆی سەرەتا بەوە دەست پێ کرد لەژێر ناوی پاکێجی چاکسازی و ئەم فرۆفی شاڵا سیاسیانەیە با بڵین، بەڵام هێرشەکانیان بەوە دەست پێ کرد کە موچەی خەڵکیان بڕی بۆ ئەو چەند ساڵە بە چەند مانگجارێک نەیانەدا بۆ دواترەوە بوو کە باج و خەراج و بەڵان دەرامەتی باج و خەراجیان خسۆتە سەر هەموو پێداویستەکانی ژیانی خەڵکی، یعنی ئاستی بەم بۆنەوە ئاستی گرانی شتومەک چۆتە ئاستێکی زۆر گەورە و زۆر بەرزەوە بە هەر حاڵ نەبوونی پێداویستیەکانی غاز و نەوت و ئەم مەسائیلانە ئەمانە هەر هەمووی لە کاتێکە لە پێناوی ئەوەیە تاکو بۆ خۆیان ئەو قەیرانی لەسەر خۆیان بڕێکەمیکەنەوە فشارەکەی کەم بێتەوە ئەچن ئینعکاسێکەنەوە ڕەنگەداتەوە لەسەر ژیانی خەڵکە، ینی ئەمە هێرشێک بووە کە چەند ساڵە دەستیان پێ کردووە. بە بڕای من ئەم بڕیارەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە لەژێر ناوی دیاریکردنی لانیکەمی موچە یاخود کرێکارە کە خۆیان ناوێن ناو کرێکاری ئاسایی دوای بە ئەگەر تەرفەت بێ باسی وەشەکەین بڕیارش لە چوارچێوەی هەمان هێرشایە. ئەزانی یەکەمیان ئەوەیە کە بەڕاستی ئەوان خەڵک دەرگیری گرانیەکی زۆر بۆ خەڵکی ئیمکانێتی نە خەڵک پارەی پێ خەڵک پێداویستەکانی دابین نەکراوە و حتا خەڵک دەرگیری بێکاریکی زۆرە کەچی لەولاوە ئەوان بۆ کەسانێکیش کە کاریان دەسەکەوێ ئەیانەوێت تهدیدی بکەن و تازە چەندیش 350,000 دینار کە بەشی هیچ خێزانێک نەک خێزانی چەند نەفەری بەشی نەفەرێکی بۆ چەند ڕۆژە ناکە بڕۆ ئەچیتە هەر شوێنێکی بازاڕەکانەوە لە خۆراک و پێداویستی و لە میوە و سەوزەواتەوە کە تو بیکرێ لەگەڵ خۆراکی ڕۆژانەیە بەشی 3-4 ڕۆژت ناکە، یان چجاوە کە تو ئەگەر خێزانێکی 5 کەسیت بێ لانیکەمی بژێوی دەبێت چەندی پێویست بێ هەتا گەر کرێ چیش نەبی
چ جایەوەی کە ئەگەر خێزانێکی سێ کەسی بی و کرێکی بین بۆیە ئەوان هیچێکی لەم ستانداردانیان حساب نەکردووە لەو هەلومەرجیا بەڕاستی ئەمە یەکەمیان هێرشێکی ترە بۆ سەر سفرەی خاڵی خەڵکی کرێکار و زەحمەت چێژ و ئەین هێندەی تر لە شرایطی ژیانیان هەلومەرجی ژیانیان قورسترەکە ئەمە لایەکێتی لایەکی تریشی بەڕاستی بە ڕۆشنیە تۆ توانی ببینی لە نێو قەرارەکەیە ئەڵای کرێکاری لانیکەمی موچەی کرێکاری ئاسایی ئەو بۆ یاڵم لە قەوسە ئاسایی یعنی چی کرێکاری ئاسایی کرێکاری ئاسایی چییە ینی کرێکاری ئاسایی چیە مەبەستیان کرێکاری کارامە و ناکارامەیە بۆ نمونە ئەگەر مەبەز لە کرێکاری کارامە و ناکارامە شاکە بۆ خۆیان چەند کاتی تر باسی کرێکاری ناکارامان کردو یعنی چییە پێوانیان بۆمە چییە ئەمە بێژگە لەوە بۆ خۆی باسێکە چۆن تعریف و پێناسی ئەماکەن بۆ کرێکاری بە کارەمە و ناکارەمە یعنی چی ئینسان کە ڕوا کرێکاریەکە لە هەر مەدانێکی یان بەرهەمهێنانە چێ بەرهەمە هێنێ و بەرهەمەکەی بۆ کۆمەلگایە یا لە بواری کاری فیزیکی جسمیە جەسەدیە وەکو بیناسازی و ئەم جۆرە کارانی کە ئەبینین ئەمە لەوانەیە بەتایبەتی لەم کۆمەلگای ئێمەیە ئاستی خوێندن و شەهادە و پشتی لەم بابەتانەی پێویست نەبێ خۆی کارێکە فیزیکی و کەسەیکە بەڵام خیبرەی ئەو کەسە لەو ئیشەیە یعنی پێڵەن ئەکسپریەنسی لەو ئیشەیە وای لێکە کە لێ هاتووی زیاتریشی پێ بدا بە حەڵقۆوانی هیچ لە مەسەلانیان ڕۆشن نەکردوێتەوە لە کاتێکە حتا ئەگەر وەش ڕۆشن بەڕاستی لەژێر ناوی دابشکردنی کرێکاران بە ناوی ئاساییان ناسایی یا کارەمە و ناکارامەوە یعنی چینی کرێکار لە کوردستانە یانێ بەش بەشکەن و لەژێر ئەم ناوای هێشتا ئەمانش بکەن بەگژی یەکترا تۆ بێنە پێشاو مەسەن بۆ نمونە ئەگەر بۆ نمونە پرۆژەیەکی هەر لە چوارچەوەی پرۆژەی وەبەرهێنان شتەکانی خوانە پرۆژەیەکی بیناسازی و دروستکردنی بینە و ئەماری گەورە بێتە پێشەوە لەناو ئەمەیە چەند کرێکارێک خۆیان وەری بگرن لەژێر ناوی ئەوەیە کە کارامەنی ناکارامەن لانیکەمی و کریان بۆ دابنێن لە کاتێکە کارێکی لەو بابەتە بە پیستانداردێک بێ کرێکی زۆر زیاتر یعنی ئەوانە هیچ شتێکیان لەمانەیە ڕۆشن نەکردوێتەوە لەلایەک و لەلایەکی کەشەوە هەرە و جەمع لە کرێکاریکە بێ و پرۆژە بەرن بەڕێوە لەژێرەوەی ناوی ئەمانە کارامەترن لەوانی تر ئەکری ئەوان شتێ زیاتریان بنێ سراعێک ململانەیەک لە نێوانیانە دروستەکەن بەم جۆرە تەفرەقەیەک و جیاوازیەکە و کرێکار پەش و پەرت و بەش بەشەکە لە ناویەکە کاڵە ئێوە جیاوازن یەکێک ئەگەر زیاتری خوێن بە جیاوازە ئەگە یەک خیبرەی 5 ساڵ و 10 ساڵی لە ئیشەکە بێ جیاوازە و لەسەر ئەساسی ئەوەوە تۆ مەسەلەن کرێکە بۆ تهدید دەکرێت لە کاتێکە خودی ئەم مەسەلەی لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داریشە ئەم بە جۆرێک ئەم پلەبەندیە کراوە و هەمان لە ئەساسە هەمان ئامانجی لە پشتەوە کە جیاوازی لە نێو ئەم تەبەقەیە بە ناوی جیاوە چۆن بینین لە کرێکارانی کوردستانە کرێکارانی خۆماڵی و هاتوو یان پێڵەن بیانی ئەمانە وای کردوکە لە کاتێکا بەشێکە لە تەبەقەی کارگەری کوردستان لەو کۆمەلگایە لە بەرهێنانە لە بەرهێنانە لە بڕێوەبردننی بوارەکانی ژیانە حتا لە خزمەت گوزاری نەخۆش و پیرۆپەکەوتەکان ئەمانە هەموو بەشدارن بۆیە بەشێکن لەم تەبەقەیە ئەوە چۆن لەو بەو بناوانەوە بەش و دابڕدابڕ کردوون لەژێر ناوی ئاسایی یانە ئاسایی کارەمە و ناکارەمەش ئەمە بۆیە بەم ئەم خودجیاوازیاکە بۆیە بەم معنایە بەڵێ هاوکات لەگەڵەوەی کە هێرشێکە بۆ سەر سفرەی خاڵی خەڵکی کرێکار و زەحمەت چێژ دووبارەوە هێرشێکیشە لەم ڕووەوە بۆ تەفرەقە پێدان بە کرێکاران کە ئەم مەسەلەیە کە بەڕاستی هەڵسوڕاوانی کرێکاری ئێمە هەمووانە بێ پێی چاوکراوە بین لە مقابلەوە بتوانین لە بەرامبەر ئەم بڕیارەیە و هێرشەکانی تری بۆ ژای چینی دەسەڵاتدارە بوەستینەوە بەڵام ئەگەر بە شێوەیەکی فراوانتر و واوەتر لە لانی کەمی موچەی کرێکاران لانی کەمی کرێکاران تەماشا بکەین و بەراوردی بکەین بە ستانداردە جیهانیەکانە دەتوانین چی دەستکەوتێک بۆ کرێکاران لەمڕۆ بەدەستبێنین و ئەگەر بەراوردیشی بکەین بەم بڕیاری وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لە کوردستان ئەزانی لەوانەیە ئەم باسە خۆی زۆر گۆشەی جیاوازی لێ ببێتەوە بتوانانی زۆر فراوان لەسەری قسە بکەیت چکە تایبەتێک باسی ستانداردی جیهانی بکەیت ستانداردی جیهانی شتێک نییە بە ناوی ستانداردێکی هەموو جیهانە ئەوە بەڕاستی حتا ئەوەی ساڵانی پێشوو کە ساڵانی 40-50 ساڵ لەمەوبەراکە یەکێتی کرێکاریەکان بەهێزتر بۆ کۆنتراکتی بە کۆمەڵ فەرزەکرا بەسەر دەوڵەتە حتا بەسەر کردە پرۆژەکانی کردی
تایبەت و ئەهلیە با بڵین ئێستا ئەمانە نەماوە دەستی یەکێتی شتەکان لەسەر ئەمانە کورت بۆ تۆ تەنان مەسلەی زیرۆ کۆنتراکت مەسلەی کۆنتراکتێک کە موعقد بۆ خەڵکتەنان لە ئاستی دەوڵەت و دامەزراندنیشە لە زۆر وڵات ئەما کرێ بۆیە ستاندەرێکی جیهانی نییە لە جیهانە هێرشێ بۆ سەر تەبەقی کارگەر لەم ڕۆ دەست پێ کردووە بەڵام تەبعا ئەمە لە وڵات بە وڵات ئەگۆڕێ و لە بەپی بواری ئیشکردن بۆ بواری ئیشکردن مەسەلەن ئەگۆڕێ یعنی بۆ نمونە تۆ ینی ئەگەر بۆ نمونە باسی وڵاتیشی وەکو نەرویج بکەیت لە بواری هینا ئەمە بیناسازیە کرێکارێک کە خیبرەی هەیە یعنی ئیشی کردووە چەند ساڵەوەیە و ئەتوانێت ینی لێ هاتوویەکی هەیە لەو ئیشە نەگەیشێ بێت تازە وەکو بە معنایەک شاگردێک بێتە سەرەوە یعنی بۆ نمونە بە پێی ستانداردی مانگی پێم وابێ جولای مانگی حوتی پار 2020 هەتا ئێستا بە بڕی 220 کرۆن دیاری کراوە بۆ سەعاتێک بۆ کرێکارێکە وای 220 کرۆن پارێکە بەڵام تەوانە ئەمە فەرقەکە هەر هەمان ئەم ئیشە فەرقەکە بۆ کرێکارێک کە قەت لەو ئیشی نەکردبێ یەکەم جارێت تێچێتە ئیشە بە جۆرێک تیا فێریش ئەبێت و تەبعا بێ کری پێ بدرێت بۆ ئەو بوون منە 1970 کرۆنە سێرم جیازە کە تقریبا 22 کرۆن لە هەر سەعاتێکە فەرقی هەیە بۆ ئەگەر کرێکارێک بێ لە خوار هەژدەوە یعنی تۆ سێری کە حتا دایانەوە ئەخر بەپی یاساکاری لە یاساکاری نەویجیە لە پێش هەژدە لە 16 تا هەژدە چەند سەعاتێکی کەم گەنجان نتوانن کار بکەن بەڵام کریەوەن لەو ئاسە زۆر کەمتردانراوە ینی لێرەش هەسێرەوە بێحەقیقە بۆ نمونە بە بەراورد بۆ ژمارانی پێشوو کە من وتم کرێکارێکی خوار 18 ساڵ هەر بۆ هەمان ئیشی بیناسازی 32 کرۆنیە دەنێ سەری ئەو زۆر جیاوازیە کە تقریبا 100 کرۆنە بۆ 1 ساعات بە ئەو 4 ساعتیشیش بکە یا 3 ساعت توانیش بکە مە بەسم لەم نمونەیە لە چی بوو یعنی بەڵام ئەمە بۆ بواری پیشە سازیەکان وانە بۆ باری کرێکارانی پاکردنەوەی ئەوەی کە وەکو ژینگە پارێز و یا پاکردنەوەی بینەکان و ئەوانەوانێ زۆر لەوە لە خوار ئەو نرخەوەی کە من بۆ نمونە نامهێنا ئەوە چێوە تهدیدیەکە بەڕاستی هەتا لە چوارچەوەی یاسای کارێکە یەک شتێکی چوارچەوەیەکی گشتی بۆ دانراوە دواتر دەست ئەوڵە نابێت لەمەکەمتر بێ بەڵام لەژێر ناوی ئەوە کە ساحەبی کارەکە احترافێت بە خیبرێ و کەسە نەکا بۆ منە وڵاتێک کەسێک لە وڵاتێکی ترەوە هاتوێتە ناو نەریجەوە کارە بکە خیبەکەی بۆ حساب نییە کە بۆی حساب نەبوو یعنی ئەو پارەی نادات یعنی سەرمایه‌دارەکە خۆی لەم شتەشت دزیێتەوە بۆی یاسا لەم وڵاتانەیە لە پشتی ئەوەیە بەڵام لە کوردستانە هیچێکی لەم ستاداگانە دانەنراون حتا یعنی تۆ لانیکەمی ژیان چی پێویستە ئەگەر تۆ کرێکی کرێکی 300 هەزاریت پێویستە بە خێزانێکی سێ نەفەریبی چەنت پێویستە بۆ خۆراک و پێداویستیەکانت لانی کەم لە ساڵە لە مانگەکەیان لە سەر و ملیۆنەوە پێویست بۆیە ئەگەر بتێ لانیکەمی کرێت دابین بکەیت لە کوردستانە بێت تۆ بڵێ بە پێی ستانداردی بەڕێوەچوونی ژیانی یانیکەمی بەڕێوەچوونی ژیانی خێزانێکی 5 نەفەری بۆ ئەمە پێداویستی کرێخان و پێداویستەکانی تی ژیانی وار حاڵ چەندی تێچێ و پێچێت باستان لەوە کردکامە هێرشە بۆ سەر کرێکاران لە کوردستان و ئاماژە لە زۆر لایانی ترەوە ئاماژە بۆ کراوە کە کرێکەران ڕوبەڕووی هێرشە بنەوە لە دواکەوتنی وەرگرتنی موچەکانیان لە بێمافی لە نەبوونی مافی ڕێکخراوبوون و هەتاوەکو دوای لیستێکی ترکەبوون لە بڵاوکراوەی دەنگی کرێکارە ئاماژەی پێدراوە چی ڕێگەیەک لە بەردەمی کرێکاراندا هەیە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم هێرشانە بنەوە لە سەریانەوە بتوان بەلانی کەمێک لە مافەکانیان بگەن خۆی بەڕاستی دەسەڵات کە دەسەڵاتی سەرمایهدارانە لە پێناو سەرمایهدارانە سێریکەم بڕیارەکە دەرەچێ من ئێمە سەر وەڵامەکەتان بەس هەر بووی تەوزێ حێک بم تەماشاکە حتا لەو شوێنانی کە ئەوان ئەڵێ کە سەعات بە سەعات کار کرد لە سەعاتی 2500 دیناری بۆ حسابێ پاشە با بە ئاخری وا هەیە ئەگەر بە پیلانی کەمەکە کری پێ بدرێ زیاد لە 10 ساعت 12 ساعت ئیشەکە بڕۆ گوێ لەو کرێکارانی یعنی ئێمە لە ناو کرێکارانی ژینگە پارێزا بوون لەگەڵیانە من بۆ خۆم لەگەڵیانە بووم و راپۆرتەکانمان نەخێنەوە کتۆوە لە دەنگی کرێکارە تیاتی 12 ساعت ئیشەکە 5 بینی هەڵەسێت تا بۆ شەشیوارە لەسەر ئیشەکەچی لانیکەمی هینەکەی بە 400,000 دانرا ئەمە پێوانەی ئەو ساعت کارێ و هیچ پێوانەیەکی چکە لە هەموو دنیا وایە تۆ لە ساعت 6 بیانی حوتی بیانی کە دەسەکەی بەکارکردن تا 5 ئێوارە بە نۆرمال حساب دوایەوە بێ ئیزافی ساعت ئیزافە و بۆ حساب ئەمانە هیچی لە کوردستانە نەکرا بۆیەوە غەدرێکی زۆر گەورەیە ئەکرێەوە طبعا ئەوەی ئەمێن
نێتەوە کە نادرێ بە کرێکارەکە سەرنجامی بە قازان دۆچێتە گیرفانی سەرمادارەکە و لەوێ کەڵەکابێ کرێکاران ئەوان چۆن بۆ ژوازی هەمیشە یەک دەستنە بەرامبەر کرێکارانیش هیچیان لە بەردەمانیە بەغەیری ئەوەی یەکگرتوو بین ئەم جیاوازیانە نەبێ لەژێر ناوی کرێکاری یا ئاسایی ماسایی و کارامە و ناکارامە یا بیانی و غەیرە بیانی و ئەمانەیەوە کرێکاران بتوانن لە مەیدانای یەکگرتوو بن یەکدەست و بە شێوەیەکی ڕێکخراوی بەرەنگاری ئەم یاسایە بنەوە قوبوڵی نەکەن ئەبێ بە وەفدی نوێنەرانی کرێکاران لە بەشە جیاجیەکانەوە بڕوا بۆ لای وەزارەت و حکومەت بڵێن ئەمەمان قوبوڵ نییەوە ببێتە قەزی هەموو کۆمەلگاش بۆ داکۆکی لە کرێکاران و مافەکانیان. جەمال موحسین سەرنووسەری گۆڤاری دیدگای سۆسیالیستی، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدەین. زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەی کە توانی بێتمان تیشکە بخێنە سەر ئەم مەسەلەیە. زۆر سپاس. ئازیزان موچانێک دەدەین و پاشان سەبارەت بە مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز لە بەرنامەکانمان بەردەوام دەبین. موچانێک و دێنەوە لاتە. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ وەک لە سەرەتادا ئاماژەمان پێداکە بڕێک فراوانتر و واوەتر سەبارەت بە دۆخی کرێکاران لە کوردستان و بە دیاریکراویش کرێکارانی ژینگە پارێز و مانگرتنی ئەوان و پاڵپشتی لەوان تاوتوێ دەکەین لەگەڵ نەغەدا عوسمان. نەغەدا عوسمان ئێوارت باش و سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤدا ئامادە بیت. ئێواری تۆش باش سپاس بۆ ئەوەی کە منێ بان کردووەم بەرنامەیە. کرێکارانی ژینگە پارێز لە تەکیە مانیان گرت و ئێوە و کۆمەڵی هەڵسوڕاوی تری بزوتنەوەی کرێکاری و چارەکوانی مەدەنی چون بۆ پشتیوانی لە مانگرتنی کرێکاران. ئەگەر لە زاری ئێوە بیبیستین کرێکارانی ژینگە پارێز بۆچی مانیان گرت و مانگرتنەکەیان بە چی ئاراستێکدا دەڕات؟ مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز بەرحەقە و کاردانەوەیەکی ئاساییە بەرامبەر ئەوەی کە زیاد لە 68 ڕۆژ موچیان پێنەدرا موچەکانیان دابەزیوە هەموو موچەکەی ئەوان 300,000 دینارێکە بەشی لەوانەیە لە بەعزێ خێزانە بەشی 10 ڕۆژ بژێوی نەکا بە هیچ شێوەیەک ئەمان بەرامبەر ئەوە وەستانەوانێ و چونکە زوڵمێکی ئاشکرایە کە لەلایەن خاوەن کۆمپانیا و خاوەن دەسەڵات و خاوەن کۆمپانیاکانەوە بەرامبەر بە کرێکارانی ژینگە پارێزەوە دەکرێت و ئەوە شماندی کە کاتێک کرێکارانی ژینگە پارێز مانیان گرت شارەکە چی بەسەر هاتوو بەجارێ بوو بە زبەڵدان. ئێوە بەوە ناسراون کە لە هەر شوێنەکە نایەکسانی هەبێ لەوێ ئامادەن لە هەر شوێنەکە پێویست بە پشتیوانی هەبێ ئێوە لەو شوێنەدەن بەڵام ئەگەر باس لە مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز بکەین کە ئێوە و کۆمەڵێکی تر لە چالاکوانان و هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی و کرێکاران و بڵاوکراوی دەنگی کرێکار و ڕێکخراوی کرێکاران بیناسایی زۆرێکی تر چون بۆ پشتیوانی لە مانگرتنی کرێکارانە ئەگەر کۆیکەینەوە ئەم پشتیوانیە لە مانگرتنی کرێکاران ئەتوانێت چی کاریگەریەکی هەبێت و چی ئەنجامێکی هەبێت؟ ئێمە کاتێک کە کرێکارانی ژینگە پارێز هانایان بۆ ئێمە بردو بۆ لەوانەیە سندیکا و ڕێکخراوی تریش هانایان بردبوو کە بچین پشتگیریان لێ بکەین ئێمە تاکە ڕێکخراو بووین کە چوین بۆ کە چوین پشتگیریان بکەین پشتگیری لە مانگرتنەکەیان بکەین لەبەر ئەوەی هەروەکو وتم کاردانەوەیەکی بەرحەقە بۆ ئەوان ئێمە کە چوین طبعاً بە حکومیەوەی کە ئێمە خاوەنی دەنگی کرێکارین جەردێ دەنگی کرێکارمان بۆ بردن و پشتگیریمان لە مانگرتنەکەیان کرد لەبەر ئەوەی کە ئەوان ئەو وەکووتم چەند ڕۆژ بوو زیاد لە 2 مانگ بوو کە موچیان وەرنەگرتووە و داوای ئەوەمان لێکردن ئێمە کە کرێکاران ئیتر ئەبێ لە شوێنێکە خۆیان ڕێکخراوکەن نوێنەری خۆیان هەبێ داواکانی خۆیان بخەنە بەردەستی هەموو لایەنێک ئێمەش لێرە خۆشبەختانە لەو کاتەیە 2 بەرپرسی کۆمپانیای ژینگە پارێز هات کە قسەمان لەگەڵا کردن وعدێوەیان نا وتیان ئێمە ئەم پێنجشەمەیە بە هەر شێوەیە بێ
موچەی کرێکارانێن کرێکارەکانیش زۆران پێخۆش بوو کە ئێمە چوین و پشگیریمانکردن بەڵام بەداخەوە هیچ سندیکا و هیچ ڕێکخراوێکی کە بەهانای ئێوە ئەوانەوە نەهاتن بۆ پشگیریکردنیان لە کاتێکا کە ئەوان زۆر پێویستیان بەوە بوو کە کرێکاران حتا کرێکارانی شوێنەکانی کە کارگەکانی کە مەسەلەن لە هەر شوێنێکا کە کرێکار هەبێ لە ئێمە هەروەکو دەنگی کرێکار نەچوو بووین ڕێکخراوی بیناسازیشمان لەگەڵا بووەکو هاو پشتیوانیەک بۆ کرێکارانی ژینگە پارێز بەڵام بەداخەوە هەروەکوتم هیچ ڕێکخراوێکی کە نەهات بوو بەهانایانەوە ئێمە لەویا گفتوگۆی زۆرمان لەگەڵاکردن کە ئیترە بێ کرێکاران ڕێکخراو بن کابێن وێنەری خۆیان هەبێ لە سەرجەم شوێنەکە لە هەر شوێنێکا کە کرێکار هەبێ کارگە بێ بیناسازی بێ لە هەر شوێنێکا بن حتا لە فەرمانگەکانە کەیترە بێ بەم شێوەیە بە پەرت و بڵاوی نەمێننەوانێ لەو میحنەتە دەرچن ئێمە لە کاتێکا کە ئەومان ئەزانین هەمومان ئەزانین کە کرێکارانی ژینگە پارێز هەموو موچەکەیان 300,000 دینارە بەڕاستی بەشی هیچ ناکا 300,000 دینار لە کاتێکا ئێمە ئەوە نێزانین کە ئەو کرێکارانە زۆریان لە جنوب و لە شوێنیکەوە لە سریلانکا و نازانم چەنەها شوێن هەیە کە ناوەکانیان وت کۆمپانیان لە شوێنیکەوە لە شوێنی بڵێن لە دەرەوەی عێراقەوە هاتوون ئەمانە 300,000 دینار هەر بەشیان ناکا هەرە ڕۆژەش ئێمە کە ئەڕۆشتینەوانێ لە ڕێگا تەلەفۆنیان بۆ کردین کە یەکی 150,000 دینار غەرامە ئەکرێن ئیتر غەرامەکەی ئەوەیە کە مەسەلەن ئەو چەند ڕۆژە ئیشیان نەکردو غایبیان ناون یان تۆ لە 300,000 دینار 150,000 دینار بی 150,000 دیناریان بیتیە هەر قابلی قبول نییە ئێمە لە کاتێک شاکە پرسیارمان لێکردن ئەوان ئۆباڵی دواخستنی موچەکە ئەخەنەوە ئەستۆی حکوومەت کە دەسەڵات ئەڵێ ئەوان سلفەکە سەرف ناکەن هەتاوەکو ئێمە موچەی کرێکارانی ژینگە پارێز لە کاتی خۆیان بێت وەش وەکو ئێمە کە خۆمان فەرمانبەرین و هەمووشمان ئاگامان لە وەزعی فەرمانبەرانە ئاگامان لێ کە دەسەڵات موچەی هیچ شوێنێ لە کاتی خۆیانە مەسەلەن ئێستا مانگی دووە ئێشتا موچەی مانگی یەک وەرنەگیراوە دەستی پێکردەوە بەڵام ئەمەنە بە هێواشیە فریای هیچ شوێ ناکەوێت بۆی بیگەێنێتەوە مانگی سێ مەسەلەن موچەی یەک بگەیەنێتەوە سێ وەحاصل لێرە مانگێک فرتە بکە بەڵام ژینگە جیاوازە ژینگە نابێ بە فەرمانگەکان چونکە شارەکە وێرانە بێ ئەنێ بێ بە زبڵدان هەر شوێنێکا ڕۆشتی کە سەیرە دەکرد هەر هەمووی خۆڵ بوو خەڵ خۆڵ چی لێ بکە خۆ نەخاتە سیارەکەەوە بیبە بۆ کۆ ئەگەر من بیبەم دووری خەمەوە بم لەگە ڕێکێکیکە داینێم خراپتر ئەنێ هەر هەنگاوێگەر خۆمان کە ڕۆشتین ئێمە ئەو کاتە کاری کارزانی ومانە کە کاری کرێکاری ژینگە پارێز چەند پیرۆزە یعنی چ کارێکەکە تۆ لە تەندروستی ئەو پارێزێ لە جوانی شارەکە و سیمای شارەکە و بەدەست ئەوانە مەسەلەن پاکوتەمیزی کە ئەمڕۆ کۆرۆنا هەیە ئەبواە ئەگەر جاران مەسەلەن ڕۆژنا ڕۆژێکیش خۆڵ بەهاتایە لەم کاتێ ئەم ڕۆژێ کرێکارانی ژینگە پارێز بگەڕانایە لەبەر ئەوەی کە نابێ خۆڵ بمێنێتەوە لەبەر خۆی تەندروستی خەڵک خراپە بە هەموو شێوەیە نەخۆشی ڕۆژ بە ڕۆژ نەوەکانی زیاکە تۆ خۆڵەکە لە هەموو کوچە کۆڵانێکا کۆ بێتەوە مە تەسیرێکی زۆر زۆریە بێ لەسەر تەندروستی خەڵکیش ئەگەر لەسەر پاڵپشتی کرێکاران بە گشتی گفتوگۆ بکەین ئێوە چۆنی دەبینن ئەگەر کرێکارانی بەشە جیاوازەکان بۆ نەببینین چەندێک پاڵپشتی یەکترنن لەم جۆرە ناڕەزایەتی و مانگرتانەداوە بەوە چون ئەوە پێویستە بەچی ئاقارێکدا بڕوات ئێمە ڕاستەکەی بەهۆی ئەوەوە کە خۆمان ئەچینە ناو کرێکارانەوە ئێمە هەر کاتێکە دەنگی کرێکاران ماگانە دەرەچێ چەند کارگەیەک ئەگەڕێین هەر جارەی مەسەلەن کۆمەڵی کارگە ئەچین و جەریدەکانمانەبین و تێکەڵ بە کرێکارانە بین گفتوگویان لەگەڵەکەین پرسیاریان لەکەین بزانین تا چەند مەسەلەن هەر هیچ نەبێ کۆمەڵەیە کارگەی چیمەنتۆ هەیە ئایا ڕایەڵەیە هەیە لە بینی ئەم دوو کارگە چیمەنتوێ ئەم سێ کارگە چیمەنتوێ کرێکارەکان هیچ ئەگایان لێکە ئەگایان لە ئەو محنەت و عەزاب و موچەکەمی و ئەو کارە قورسەی کە هەیەە مەسەلەن ئاگایان لێکە بەی شێوەی ئاگایان لێک نییە
لەوانەیە ڕۆژانە مەسەلەن کرێکاری دوو کارگەیەک ببینن یا خزم بن یا ڕەفیق بن، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بیر و باوەڕ بگۆڕنەوە. مەسەلەن هەوڵی ئەوە بن کە ڕێکخراوی کرێکاران دروستکەن و ڕێکخراوێک دروستکەن کرێکاران، یا مەسەلەن هەر کارگەیە ڕێکخراوی خۆی هەبێ و خۆیان ڕێخەن و نوێنەری خۆیان هەبێ. لە کاتێکی وایە مەسەلەن ژینگە پارێز بۆ نمونە ئەگەر نوێنەری خۆیان هەبێ لەگەڵ کارگەی چیمەنتوە، لەگەڵ کارگەیەکی کە لەگەڵ کرێکارانی بیناسازیە، ئەمانە ئاگیان لە ئێش و ئازاری یەک بێ، ئاگیان لەوە بێ ئەگەر لە کاتێکا لە شوێنێکە مەسەلەن موچە کەمترە ئەگەر کارگەیەکی کە بێ پشتی ئەوان بگرێ، ئەمە نابینی. ڕاستیەکەی زۆر لەسەر ئەمە قسەیان لەگەڵەکەین. ئێمە لەبەر ئەوەی کە جەریدەکەمان هەمووی هەرخۆی ناوی دەنگی کرێکارە، هەر لە هەر شوێنێکە هەر زوڵمێ هەر مەسەلەن کەم و کورتێک بەرامبەر بە کرێکاران هەبێ لە ناحیە یاساییەوە، مەسەلەن لەسەر خانە نشینی بۆ نمونە زۆر ئێمە بە دووادا چوونەکەین بە هیوان کاریشیان بۆ بکەین و لە زۆر ناحیەی ترەوانێ ڕاستەکەی ئێمە هەوڵێین کە هەموو کەم و کوڕێکان بزانین، بەڵام داوامان لێکردن داوا لە کرێکارەکەین کرێکارانی هەموو شوێنەکانەکەین و پێمان وتون کە ئەبێ خۆیان ڕێخەن و نوێنەری خۆیان هەبێ، لەبەرەوەی لە هەر کاتێکە لە هەر شوێنێکە مانگرتنی هەبوو، ناڕزایەتی هەبوو، شوێنەکانی کەش بچن پشگیریان بکەن. بەڵام ئێستا ئەمە ڕاستەکەی وجودی نییە. ئەگەر شوێنێک بەسەلەن ئەم ساڵ لە کارگەی چیمەنتوی تاسڵ و جەولێش ئەوە ژینگە پارێزە و لە شوێنی تر ناڕزایەتی هەبووە، مانیان گرتووە، هاتوونە دەرەوە لە کارگە دەرگای کارگەیان داخستووە، بەڵام شوێنی بڵێن کرێکاری کارگەیەکی کە و شوێنێکی کە نەچۆ بەهانایەنەوە و هیچ ڕایەڵەیەک لە بینیانانیە و نوێنەریان نییە. پێشتر ئاماژەتان بە دۆخی کرێکارانی ژینگە پارێز کرد کە موچەیەکی کەم وەردەگرن و 300,000 وێڕای ئەمەش هەڕەشەی ئەوەی کە 150,000 غرامیان بکرێت وە زۆرێک لە کرێکارەکان بە درەوەی عێراق هاتوون. ئەگەر بە مشەخەسر پرسم کە دۆخ و ژیان و گوزەرانی کرێکارانی ژینگە پارێز لە چی ئاستێکدایە؟ ئێمە هەرۆکو خۆمان مەسەلەن شارەزاییمان هەیە، هەر ئەزانین کە کرێکاران عادەتەن ئەو چینن کە هەژارن، ئەو چینن کە شوێنی ژیانیان لەبار نییە، بە حکمی ئەوەی کە ئەو پارەی وەری ئەگرن چ لە فەرمانگەکانە بن و چ لە بواری بیناسازی بن لە کۆمپانیاکان بن، لەبەرەوەی موچەکانیان ئەمە نەکەمە بەشی بژێوی ژیانیان ناکەن، ناتوانن ژیانێکی ڕەفاهەت نییە بۆ کرێکاران. تۆ گەر سیرکەی جوانترین بینا لە هەر شوێنێکی دنیاە کە سیرەکەی ئەم بینایە بە هێز و بازووی کرێکاران بەرز بۆتەوە، بە هێرز و بازووی کرێکاران سیمایەکی جوانی یا بەشەرە. بەڵام ئەوەی کە بێبەشە لێ ئەوەی کە ناتوانێ ئەگەر مەسەلەن ئوتێل بێ مەسەلەن یانە بێ هەر شتێک بێ ناتوانن خۆیان بچن، ئەگە مەطعەم بێ مەسەلەن ناتوانن مناڵەکانیان جارێک بنن ژەمێک وەکو خەڵکێکی سەرمایەدار و حتا وەکو خەڵکێکی ئاعتیادی کە بەشی بژێوی ڕۆژانەی خۆی هەیە بتوانێت سەدانی ئەو شوێنانە بکەن، یا مەسەلەن شوێنی یاریکردن بێ وەکو چاڤیلاندە یا شوێنی ترە لە شوێنێکی دنیا لە شوێنێکی تریشە، مەسەلەن شوێن هەبێ بۆ مناڵان یا مەسەلەن مەکتەبی تایبەت هەبێ، ئەمانە هیچی شوێنی مناڵی کرێکار نییە، خانووی خۆشیان نییە، مەسەلەن ژیانی ڕۆژانیان هیچی لەبار نییە. ئەگەر مناڵیان نەخۆشکەوێ ناتوانێت ئەو چارەسەرە بکاکە مناڵێکی دەوڵەمەند ئەیکات، ئەمانە هەمووی دوورە لە ژیانی کرێکارانەوە. بەڵام ئەگەر من بێ ئەمە بڵێ کرێکاری نیشتەجێ دائیما ناخۆشترین خانوو نزمترین ئاست بۆ کرێکارە، ئەمە نیشتەجێ. ئێمە لێرە ئێستا کرێکارمان هەیە کە خەڵکی دەرەوەی عێراقا یا مەسەلەن دەرەوەی هەرێمە لە ئێرانەوە هاتووە، مەسەلەن هی ناو عێراقا لە جنوبەوە هاتووە، ئەمانە وەکو بە دوواداچوونمان کردووە ناخۆشترین شوێنی ژیانیان هەیە، مەسەلەن هەر لە کۆمپانیاکان ئاخەون. جاری تر باسمان کردووە ئێمە ئەزانین کە بە هەزاران کرێکاری یەزیدی لەم شارەیە هەیە لە مەعمەلەکانە لە کارگەکان ئاخەون، هەر ئەڵێ بەعزێکیان ناتوان بێنە دەرەوە لە کارگەکەی ترە بێمە چ ژیانی بێ کە تۆ لە ناو ئاسن و تەپوتۆز و مەسەلەن ئەو شوێنە بژیت کە ئیشی تیا ئەەکەی
ئیتر ئەمە چ ژیانێکە بۆ تۆکات تۆ ناژیت هەر بەس بەرهەمهێنی ئیتر ژیانێ نییە مەسەلەن ڕەفاهیەتێ نییە. ئەوانەی تر ئەگەر لە شوێنی کە مەسەلەن خانوویان بۆ گرتبن هەر خۆمانێمە خەڵکە ناسین مەسەلەن بۆ نمونە سوتفاکە لەگە خەڵکێکا دانیشی کابرا مەعمەلی هەیە ئەڵێ من کرێکارەکانم خانوویەکم بۆ گرتوون کۆمەڵێ کرێکار خانوویەکم بۆ گرتوون لەو خانوویە ئەژین ئەیتر نەخێزانیان هەیە نە ڕەفیقیان هەیە والحاصل لە هەموو خۆشێکی ژیانی ئاعتیادی دوورن ئەوەی بزانانی ئێمە لە عێراقا هیچ کاتێ ئەو حتا خانوو کە حکوومەت کردوەتی لە کاتی بەعسیشا خانووی کرێکار دەرەجە نزمەکە بووە ئەوە نەبووە بڵێ شوێنێکی بژێوی باشی بۆ دروستکە لە عینی کاتە معاشەکەشی ئەوە نییە کە بڵێ ئەوەی کە پەیای ئەکا ئەوە نییە بڵێ ئەتوانێت خۆی بچێ بە حڕێتی خۆی لەسەر گیرفانی خۆی ژیانێکی خۆش بۆ خۆی و مناڵی دروستەکە. ئەی لێرە بەدواوە بۆ چونتان چییە سەبارەت بەم کێشە و گرفتانی کە ڕوبەر و کرێکارانی بەگشتی و کرێکارانی ژینگە پارێز بە تایبەتی بۆتەوە پێتان وایە کە ئەم جۆرە گرفتانەی بۆ نەدواکەوتنی موچە بە کرێکاران لە ئایندەشدا دووبارە بێتەوە و پێویستە چی بکرێت لە بەرامبەریدا؟ ئەم پرسیارەی تۆ ئەکاتە ئەوەی کە ئێمە ئەوەنەی ئێمە ئاگایارین هەروە بزانم پار یا مانگی 11 بوو یا مانگی 12 بوو کرێکارانی ژینگە پارێز مانیان گرتەوانێ پار کە موچەیان نەئەیانێ موچەی کۆمپانیاکان طبعاً لە دەسەڵات لای حکوومەتە لای دەسەڵاتە بەڵام ئەوە ئیشی کۆمپانیاکانە ئێمە ئەو ڕۆژە کە قسەمان لەگەڵاکردن وتمان ئێوە وعدتان بەم کرێکارانەیەوە کە ئێوە نابێ بە هیچ شێوەیە مەجا کە ئێم لە عقدەکە وایە کە کۆمپانیاکان مەجای حکوومەت نایان بە هیچ شێوەیە پارەی کۆمپانیای ژینگە پارێز بۆستێنێ یا ئەمان خۆیان ئەبێ بە هەر شێوەیە بێ پارەی کرێکارانی ژینگە پارێز دەستەبەرکە یان لە کاتی خوابێن بچی خۆیان وەرگرن بەڵام ئەمە نییە ئەمە ڕەنگە نەک دووەم جارەکە منەڵێم پارەم حەلا هەمان شێوەی کێشە هەبوو لەوانەیە ئەمە دە هەمجار بێ ئەوەنەی ئێمە ئاگامان لێە زوو ئەمانە بەگیرێنن کرێکارانی ژینگە پارێز بەگیرێنن پارەکانیان نایانێ موچیان ئەوەستێنن تۆ لێرە دەسەڵات پارە نایە بە فەرمانبەر ئەویژە چێ نایە بە ژینگە پارێز مع العلم ژینگە پارێز سەر کۆمپانیایە ئێستا کۆمپانیایکە هەیە مەسەلەن ئاسیاسێڵە هەیە شوێنی کەت هەیە حتا کارگەکان کارگەی چیمەنتۆ ئەمانەیەکە ماچین زۆریانەڵێ ئێمە باشین موچەمان ناوەستێ موچەمان کەم ناکە لە کاتی خۆیان موچەمان وەرەگرین لەبەر ئەوی کۆمپانیان ئەمانش کۆمپانیان ئەوە ئیشی کۆمپانیاکانە کە نابێ بێڵێ ئەمانە بەو محنەتەیە بڕۆن مەسەلەن موچیان لێدا بەزێنن تۆ معاشە نایوتێ 68 ڕۆژ معاشە نایەتێ بە چ معنایەتی لە 350 لێ ئەبڕی ئێمە شتێکی کە هەیە ئەگەر قسەی لەسەرکەین لە ژینگە پارێز دەرچین ئێستا ئەمەی دەستەبەری کۆمەڵایەتیە نازانم چێ ئەمە هاتۆ قەرارێکی دەرکردووە ئەڵێ کرێکار ئەبێ لە سەعاتێک بە 2500 دینار ئیشکا ئاخر دەخۆ کرێکارێک لەوانەیە ڕۆژێک هەبێ مەسەلەن 3 سەعاتیشی هەبێ 1500 بابە چی بیا بە نان بیا بە ئاو کە وەکووتم کرێکار لەوانەیە لە سانەوە هەنەوە و نوێی خانووی نەبێ کرێت چی بێ باشە کرێ بە چی بە ئەوەتە تۆ ڕۆژ بە ڕۆژ مۆلیدە زیاکەی پارەی ئاو زیاکرەوە پارەی مۆلیدە بە سێقات زیاکەی کرێ لەو لاوەستا بێ وەرحاصل لە هەموو جونگەکانی ژیانە تۆ ئێش و ئازارە خستۆتە ناو ژیانی خەڵکەوانێ بە هیچ شێوە خەڵک پیا ڕناگا ئێستا ئەم قەرارێک کە دەرکردووە بە دەردی یەکێک ئەڵێ باشە دەستەبەری کۆمەڵایەت یەقی چێ بەسەر پارەی ڕۆژانەی کرێکارەوە تۆ چ ڕەبتێکە پێوە هەیە ئەو خۆی وەزارەت هەیە ئەبێ وەزارەت هەیە ئەبێ مەسەلەن ڕێکخراو هەیە باشم هەموو سندیکای دەسەڵاتە حیزبیانە هەن ئەی نابێ بێن قسەی لەسەر ئەمەکەن بڵێ کە ئەمان تەنها ئیش بۆ حیزبەکانیانەکەن مەسەن کرێکارانە بێ خەی دەسەڵات بگرن ئەبێ خەی سندیکاکان بگرن ئەبێ ئێخەی کۆمپانیاکان و شوێنی بەرپرس بگرن زۆر شتی تر هەیە کە بەرامبەر بە کرێکاران نەکرێ هەر ئەمە نییە ئێسامە مەسەن کرێکار نابێت لە ئاستی ئەمەیە
بە هیچ شێوە بێدەنگ بێکاڵێ تۆ بێ ڕۆژی 2500 دینارە هەبێ بۆ سەعاتێک کار کە ئیشی کرێکار هەمومان نەزانین چەند قورسە. ئیشی کرێکارەوە نیست بڵێ سویچەکە دایگرسێنیت و ئەیکوژێنیتەوە. ئیشی کرێکار لە زستانە سەختە، لە هاوینە سەختترە، یعنی بە سەرما و بە گەرما ئەمان کارەکەن. اینجا ئێمە شتێکی تر هەیە کە دەمێکە ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە کە ئەبێ لانی کەمی کرێی مانگی کرێکارێک یا هەرکە یعنی نابێ لانی کەمی کرێ نابێت لە مانگێکا لە ملیۆنە دینار کەمتر بێ چونکە بەش ناکە. یعنی وەرە بە هەر کەسێ لەم شار و لەم هەرێمە بپرسە بڵێ لە مانگێکا چەند کار ئەەکەی ئەگەر مناڵی هەبێ ئەگەر کرێبە بە هیچ شێوێ ملیۆنە دینار بەشی ناکە. تازە بە تازە حکوومەتی عێراقیڵێ ئێمە لانی کەمی کرێ 350,000 دینار دانین بەس وەرە پارەی کرێبە کە پارەی کرێ خانوبە پارەی مۆلیدە بە بزانە 350,000 دینار بەشی چەند سەعاتی ژیانەکە لەسەری مانگە ئەگەر من 350,000 دینار وەرگرم بێم دابەشیکەم بەسەر بەرنامەی ژیانی مانگێکمە بزانە بەشی چەند ڕۆژەکە. ئەتوانی کرێک خانووی پێبێ ئەتوانی مۆلیدەی پێبێ کەمە هەموو شتی زیایە ئەتوانی ئەتەرنێت و ئەم شتانێکی پێ بکەم ڕۆژیان سەخت بووە زۆر شتی تری زیا کردووە. ئەمە ساڵەکانی هەفتاکان نییە هەشتاکان نییە نەوەیەکانیش نییە. ئەمە زۆر ژیان بەرەو پێش چووە. ڕۆژ بە ڕۆژتۆ پێداویستەکانی زیا ئەبێ و قورسە بێ. ناغەدار عوسمان زۆر سپاس کە توانیتان لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بن و ڕێزوستاییشیش بۆ هەڵوێست و پشتیوانیتان لە مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز. هەر بەردەوامە بین لەگەڵیانە بین وعدمان ناونەتێ هەتا ئەخیر ئێمە لەگەڵ ئەوانە بین. زۆر سپاس. هەربژیت ئازیزان وچانێک دەدەین و بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان. بینەرانی عزیز لە کۆتا بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە ناڕەزایەتی بزوتنەوەی کرێکاری و با دیاریکراویش کرێکارانی شۆفێری ترێلەکان لە کەنەدا چاوپەکەوتێکمان دەبێت لەگەڵ سەردار عەبدوڵڵا حەمە هەڵسوڕاوی بزوتنەوەی کرێکاری. سەردار عەبدوڵڵا ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێت داین. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی پێشەنگ تیڤیش. چەند هەفتەیەکە لە کەنەدا شۆفێری ترێلەکان و هەندێک لە بزوتنەوەی کرێکاری ناڕەزایەتیان دەربڕیوە و ئەگەر کورتێکی لە ئێوە بیستین سەرچاوی ئەم مانگرتن و ناڕەزایەتیانە لە چیەوە سەرچاوی گرتووە و چۆن دەستی پێکردووە و ئێستا لە چی دۆخیدا؟ بەڵێ ئەوەی کە لە کەنەدا ڕوئەدا تقریبەنەوە 2 هەفتەیە شۆفێرانی بار هەڵگرە گەورەکان کە لە شۆفێرانی کەنەدی و ئەمریکیش پێکات بوو لە سەرەتاوە حرەکەتەکە لەلایەن هەردووکیانەوە بوو لەوە دەست پێکرد بوو کە ئەم شۆفێرانە ڕێگەیان پێ نەئەدرا بەبێ ڤاکسین کارەکانیان ئەنجام بن یعنی هاتوچۆ بکەن لە نێوان ئەمریکا و کەنەدا و کارەکانیان بەردەوام بێت. ئەم حرەکەتە لەوە دەست پێکرد کە ئیتر ئەبێ ئەمە هەڵگیرێت یعنی کەوتنە ئەوەی کە جادەکانیان گرت و ڕێگەوبانەکانیان گرت. دواتر بزنەوەکە وای لێ هات کە کەوتنە ناو شارەکانەوە شارەکانی وەکو ئۆتاوا، تۆرنتۆ، ڤانکۆڤەر، لە کۆبێک هەرێمی کۆبێک، لە ئەلبەرتا، لە زۆربەی شارەکان پشتیوانیکی زۆر هاتە پێشەوە بۆ شۆفێرەکان و حرەکەتەکە لەوە نەما کە تەنها قەتیز نەمایەوە لە چوارچێوەی بڵێن حرەکەتی شۆفێرە بار هەڵگرەکان بوو بەڵکو بوو بە حرەکەیەکی گشتی کە خەڵکی جۆراجۆر هاتن پشتگیریان لێکرد وەکو مەسەن ئەوانی کە دژی ڤاکسین بوون چەندین ساڵەکە بڵێن لەوەتی کە کۆرۆنا هەیە لە بیدایەتەوە تا ئێستا دژی ڤاکسین بوون و هەروەها
ئەم کۆرۆنایە بە پیلانێکی سەرمایهداری بە پیلانێکی جیهانی ئەزانن بە دژی خەڵک بە معامەرەیەک ئەزانن ئەمانە هەموو کۆبوونەوە لە دەوری ئەم بزوتنەوەیە لە دەوری ئەم جوڵانەوەیە کە ئێستا حالیان 2 هەفتەیە ناو شاری ئۆتاوایان گرتووە یعنی بە تراک و ترێلەی گەورە ناو جادەکانیان گرتووە و بە حکوومەت یعنی لە هەوڵی ئەوەدایە کۆتایی بەمە بێنێت بەڵام بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەمڕۆ مەسەلەن من تەماشام کرد ئەڵێ ئەگەر کۆتایی بەم مانکردنە بێنە پارەیەکی زۆری تێئەچێت تقریبا مەسەلەن حسابیان کردووە ئەگەر هەر بۆ هەڵگرتنی ترێلەکانیان توکردنیان لابردنیان لەسەر جادە 300,000 دۆلاری ئەوێت و ئەمانیش ینی گیران خواردو ناتوانن کە چۆن ئەم حرەکەتە کۆتایی پێ بێن و حرەکەتەکە تا ئێستا هەر بەردەوامە بەڵام ئەوەی کە جێی سەرنجەکە بوترێت ئەم حرەکەتە بۆ چیە و لە پێناوی چیە لە پێناوی ئەوایە کە ڕێنمایە تەندروستیەکان هەمووی هەڵگیرێت و ئیتر بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە و هەروەها ژیان نۆرمال بێتەوە وەکو جارانی پێشوو ئەمانە ئەیانێت مەسەلەن ئەو ڕێنوانانی کە حکوومەت کە دەوڵەت دەری ئەکات لە دژی بوەستنەوە ئەمە خەڵکانێک لە دەوری ئەمەش کۆبوونەتەوە مەسەلەن ئەمڕۆ ئەبینین زیاتر خەڵکی جۆراوجۆر ئایدیای جۆراوجۆر لە دەوری کۆبوونەتەوە بۆ نمونە مەسەلەن خەڵکی ڕاستیستی تایە لە تەزاوراتەکانە ڕەمزی هتلەریان هەڵگرتووە خەڵکی مەسیحی تایە ڕەمزی سەلیبیان هەڵگرتووە و ڕوبەڕووی ئەو خەڵکانە بوونەتەوە کە اعترازیان کردو بەرامبەریان پیان وتون ئێمە لانگری ڤاکسینین ئێمە لانگری زانستین چونکە ئەوانش خۆپیشاندانیان کردو لە بەرامبەر ئەواندا تەنانەت بۆتە هۆی ئەوەی کە تونند و تیژی لە نێوانیاندا ڕووبات و چەندین کەس کەوتونەتە بەر حەملەی ئەو جوڵانەوەیە کە بڵێن کە ئێستا زیاتر جوڵانەوەکە لە ژێر کۆنتترۆلی ڕاستیست و هینەکاندایە خەڵکە دینیەکان مسیحیەکاندایە بە تایبەتی بەڵێ ئێوە پێتان وایە ئاراستەی ئەم ناڕەزایەتیانە بەکوێدا دەڕات و چی ئەنجام گیریەکی لێ دەتوانێت بکرێت ئێستا حکوومەت لەژێر فشاردایە ڕاستی حکوومەت لەژێر فشاری ئەمماندایە بەڵام لە لایەکی کەشەوە حکوومەت هێشتا لەژێر فشاری ئەم ڤایرۆسەدایە لە هەمان کاتاکە حکوومەت نایەوێت بچێتە ژێرباری ئەوەی کە ئەوان داواکاریەکانی ئەوان جێبەجێ بکات چونکە داواکاریەکانی ئەوان داواکاریەکە بە دژی تەندروستی کۆمەلگای ئەزانێت بە پێشێرکردنی مافی کۆمەلگای ئەزانێت و حقیقەتەن هەروەهاشە ینی ئەو جوڵانەوەی کە ئامانجی ئەوەیە کە خەڵک بەبێ دەمامک بەبێ ڕێنماییەکان بەبێ ڤاکسین ژیانی خۆی بکات وەکو جاران بەڕاستی ئەبێتە هۆی کارساتێکی گەورە لە ناو کۆمەلگا یعنی ئەمەی کە حکوومەتی کەنەدا ئەیکات ڕاستە کە مەسەر حکوومەت کەم تەرخەمی کردووە لەوەی کە نەیتوانیوە ئەم ڤایرۆسە کۆتایی پێ بێنێت لە ماوەی کەمە بەهۆی کەم تەرخەمیەکانی لە مەسەلی خەستەخانە و نێرس و دکتۆر و دا و دەرمان و ئەمانەکە چونکە سیستەمەکە سیستەمێکی سەرمایه‌داری ئەمە هەر کەنەدا ناگرێتەوە بە هەموو سیستمی سەرمایه‌داری ئەگرێتەوە کە ناتوانێت ڕوبەڕووی ڤایرۆس بێتەوە و بەشەریەت ئەم سیستەمە کەڵکی بەشەریەت نایەت کە بتوانێت ڤایرۆس و پەتاکان کە تووشی مرۆڤ بن لە کۆڵ مرۆڤی بکاتەوە زانست ناتوانێت بەکار بهێنێت بۆ ئامانجە چونکە ئامانجی سیستمی سەرمایه‌داری بۆ خۆمان زانین کە سیستمی ئامانجێکی نائینسانیە و بە دوای قازانج و کەڵەکەی سەرمایەوەیە ئەوان نایانەوێت کە لەم بوارەدا کە ئیمکانات سەر بکەن بۆ لە ناوبردننی ئەو پەتاو ئەو نەک هەر پەتاو نەخۆشی هەموو کارەساتە سروشتیەکانیش بە بڕای من ئەم حرەکەتە کۆتایی پێدێت و بەڵام کۆمەڵک لە داخوازیەکانیش جێبەجێ ئەکرێت داخوازیەکان
هەر خۆی ئێستا لە زۆر شوێنی کەنەدا ئەم داخوازیانە مەسەن جێبەجێکرا خەریکە مەسەن لە زۆر شوێن دەمامک و شت لا ئەبرێت بۆ نمونە ئەمڕۆ لە ساسکاتچوان یەکێک لە مقاتعەکانی ترە بڕیاریدا کە دەمامک و ئەو شتانە هەڵگیرێت دیتر لە زۆر شوێنی تر لە کۆبێک ئێستا لە پرۆژەکان دەست پێ کردووە و هەروەها لە ئۆنتاریا و لە شوێنانی تریش ئێستا لە بیری ئەوان کە هەموو ئەو ڕێنماییان و ئەو شتانی کە هەبوون لەوە پێشتر لا ببرێت و ڤایرۆسی کۆرۆنا وەکو ڤایرۆسێکی وەکو نەخۆشیێکی عادی سیر بکرێت لەمەوە دووە پێم وابێ ئەمە نەک هەر نەخشەی سەرمایه‌داریە لە حکوومەتی سەرمایه‌داریە لە کەنەدا نەخشەی هەموو حکوومەتە سەرمایه‌داریەکانە لە جیهاندا ئیتر پێم وابێت ئەم حرەکەتە کە ئێستا هەتا ئێستا بەردەوامە کۆتایی پێدێت بەڵام ئەوەی کە لەم حرەکەتا دەرکەوت بزوتنەوەیکی ڕاسیستی نازیستی دینی لە پشتی ئەم حرەکەتەوەی و هەروەها ئەو سەرمایه‌دار و ئەو بزنسانی کە بەهۆی ئەم بارودۆخەی کۆرۆنا و زیانێکی زۆریان بەرکەوت لە پشتیەوەن یعنی حرەکەتێکە بچووک نییە من بە بڕای من تقریبا توانم بڵێم لە سەتادەی کۆمەڵگای لەوانەیە لەگەڵدا بێت یعنی بەدەیان هەزار کەسی لەگەڵدا ئەمڕۆ بەسەرەن من چاوم لە ئەخبار و شت کرد کە ئەڵێ تا ئێستا مەسەرەن ژمارەیەکی زۆر 6 ملیۆن و 300 هزار دۆلاریان کۆ کردوێتەوە لەکە تقریبا 7,000 کەس کۆمەکی پێکردوون یعنی سەپۆرتی کردووە حرەکەتێکە یعنی وجودی هەیە بەڵام ئیتر ئایا حرەکەتەکە ئینسانیە یان کۆنەپەرستانەیە بە بڕای من حرەکەتەکە ئینسانی نییە لەبەرەوەی کە ناتوانێت کە بەرامبەر بە زانست بووەسە زانست ئەمڕۆ پێ دەڵێ ئەڵێ ئەم ڤاکسینە ئەم نەخۆشیەت مەترسی ئەم نەخۆشیە لێ کەم ئەکاتەوە لێت دوورە بێ و مردن کەمە بێتەوە بەڵام تۆ ئەگەر بێت و بڵێ ڤاکسین پێویست ناکا و درۆیە و دەمامک پێویست ناکا و ڕێنماییەکان پێویست ناکا تۆ دژی زانست ئەوەسیتەوە لێرە بۆیە بن بە حرەکەتێکی ئەبینم حرەکەتێکی دژی زانستە و حرەکەتێکە کە ناتوانێت کە ئینسانی بێت بڵێ ئەگەرچی خۆتان ئاماژەتان پێدا بە هەندێک هەڵوێستی خەڵکی و لایەنەکان و حکوومەت بەڵام ئەگەر بە دیاریکراوتر بپرسم کە سەندیکا کرێکاریەکان چ جێگە و ڕێگەیەکیان هەبووە لە بەرامبەر ئەم ناڕەزایەتیە جەماوەریانەدا سندیکا کرێکاریەکان جگە لە سندیکای کرێکارانی شۆفێرانی بار هەڵگر هیچ سندیکایەکی کەم گوێ لێ نەبووە کە پشتیوانیان لێ بکات وە لە پشتیوانە بەتەنانەت لە ڕێکخراوە چەپەکانیش کە یەکێک لە فعالترین ڕێکخراوی چەپی ئێرە کە فیدباکە لە دژێتی یعنی کۆمۆنیستەکان چەپەکان ئینسانە پێشکەوتوخوازەکان لە دژیانە یعنی ئەم حرەکەتە بە حرەکەتێکی ئینسانی چاو لێ ناکەن جگەل لەوەی کە هەندێک هەن ینی هەندێک پژ تاکوتەرە لە چەپەکانیشان کە پشتیوانی لەم حرەکەتە ئاکەن بەڵام ئەم کەسە چەپ و کە خۆیان بە چەپ و کۆمۆنیستە زانن لە حاشیەدان یعنی لە هیچ مەیدانێکی خەباتی سیاسی و اقتصادیە نابینجێن تەنها لەم ڕۆدا دەرکەوتون ئەمڕۆ بوونەتە پاڵپشت و بزوێنەری ئەم حرەکەتە کە بڵێن یەکێکن لە پاڵپشتەکانی ئەم حرەکەتە کە زیاتر ڕاسیستەکانیش دەوریتیابینن من پرسیارێکم نەماوە ئەگەر سەبارەت بەم بابەتە قسەیەکە بێت و لە چاوپێکەوتنەکەماندا نەهات بێت و بەگرنگی بزانن ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی بەڵێ بەڵام لە ئاخر قسە ئەمەوە بڵم کە ڤایرۆسی کۆرۆنا کە هاتووە ڤایرۆسێکە کە لە سروشتەوە هاتووە ئیتر نظریەی موامەرە و پلانداڕشتن کە لە سەرەتاوە لەلایەن کۆمەڵێک لە ئینسانە دینیەکانەوە ڕائگەنرا بەڵام بەداخەوە ئێستا مەسەرەن کەسانێکی تر کە خۆیان بە چەپ و پێشکەوت و خوازی ژەزانن لە پشتیەوە بەڵام نظریەی موامەرە نظریەکی ڕاز نییە بە بڕوای من و ڤاکسین بڵێن ڤایرۆسی کۆرۆنا وەکو هەر ڤایرۆسێکی تر تووشی کۆمەلگا بۆ تووشی ئینسان بۆ چکە مێژووی دروستبوونی ئینسان لەگەڵ مێژووی دروستبوونی ئینسانە ڤایرۆس هاتووە و لە بەرامبەریشە ڤاکسین بەکار هاتووە دەرمان بەکار هاتووە و تاقی کراوەتەوە لە سەرەتا کە ڤاکسین بەکار هاتووە
خەڵک لە دژی وەستاوە بە نمونە مەسەرناڵێن لە سوید لە ساڵی 1970 ڤایرۆسی ئاوڵە هاتووە کە ئاوڵە یا سوورێژی شتێکی وایە خەڵکێکی زۆر لە دژی ڕاوەستاونەتەوە بەڵام دواتر ئەم ڤاکسینەی تر بڵێن تەسبیت بووە و بۆ بتە شتێکی عام و هیچ کەس لە بەرامبەر ڕانەوەستاوە بە بڕای من ئەمەی ئەمڕۆژ هەروە بێت ئەم ڤاکسینە کە ئیتر زانست سەلماندوویەتی توانویەتی بەرهەمی بێنێت بۆ نەجاتی بەشەریەت شتێکە کە ئەبێ باوەڕی پێبێنین ئەبێ مەسەرەن پشتگیری لێ بکەین ئەبێ چکە ڤایرۆسێک کە تووشی کەسێک ئەبێت ئەم ڤاکسینە خەتەریاتی لەسەر کەمەکاتەوە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە کەمتر ئەکاتەوە و مەترسی لەسەر ژیانی کۆمەلگا کەمتر ئەکاتەوە بۆیە من پشتگیری لەوە ئەەکەم کە هەموو ئینسانەکان بتوانن ئەم ڤاکسینە بەکاربێنن بۆ ئەوی کۆمەلگا هەرچی زووتر نەجاتی بێت ئێمە حرەکەتی ئێمە لە دژی سەرمایەداری بەردەوامە بێت تا ڕووخاندنی تاوەکو ئەوەی کە سەرمایەداری ئەو نظام پێچەوانی کە دژی بەشەریەتە کە دژی کۆمەلگای مرۆڤایەتیە ناتوانێت پەتاکان ڕوبەڕووی پەتاکان بێتەوە ناتوانێت ڤایرۆسەکان بڵێن لە ناوبەرێت ئێمە هەوڵ دەدەین بۆ ڕووخاندنی ئەم سیستیمە و دامەزرانی سیستەمێک کە ئینسانەکان لەم جۆرە بەڵایانە و لە کارەساتە سروشتیەکان ڕزگاری بێت. سەردار عەبدوڵڵا لە کەنەداوە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان هەر لەرەشدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.